في غمر خواف المية صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيبا: الحياء من الإيمان والإيمان في الجنة. حياء لإيمان ويشرم حياء لإيمان ويبشك لإيمان أو شيء بحياء بيو إيمان دار بي إلا بهشتايا خوشككم أوان دياني ولا بهشت محرومت كان خوشك بريسكم براي بريسم كتشي إيويا خوشكي إيويا خيزاني إيويا سافري لبازار كانوا ئاهانگ و بۆنەکاندا خۆل ئەمریکا و بەریتانیا و نەهاتوو کچەکانی ئێمە و خوشکەکان و خێزانەکانی ئێمەیە کە ئێمە ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتین بەتەمای بەهەشتین کچەکان و ژنەکانیشمان بۆ دۆزەخە نێرین بەداخەوە دڵسۆزی ئەوان نین ئێمە دڵسۆزی ئێمە بۆ ئەوانەوە نییە کچەکان و ژنەکانمان سافیرە بێ با خۆیان داپۆشن با لەچک بەسەریانە بدەن با سنگیان دەرنەخەن نە بازاڕەکانە آخر گەنج تووشی فەساد دەبێ والله پیاوی ئەمڕۆ داماوە والله من ڕاستیکە پێتان ئەڵێم والله ئافرین بۆ پیاوی ئەمڕۆ کە زۆربەی خراپەکاری ناکات ئەم هەموو ئافرەتە لە بەردەستیایەتی دوکاندارێکە ڕۆژی 50 ئافرەت سنگی خۆی پێشانەدات ئەچەمێتەوە کاکە لەچکی بەسەرەوە نییە جلێکی خراپی لەبەرایە ئافرین بۆ ئێوە ئینشاڵڵا ئەگەر خۆتان ڕابگرن ئەهلی بەهەشتن پیا بەڕاستی هەر باشە تووشی فەسادی زیاتریش نابێ